Tout est possible. Vive la République! Vive la République! لە هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن و مارین لۆپین لە گەڕی دووەمدا کە 24 ئەم مانگە بەڕێوە دەچێت ڕکابەری سەخت دەکەن. دیارترین پرسی نێوانیشان پرسی باڵاپۆشی خانمانی موسڵمان و هێمە ئاینیەکانە. مارین لۆپێن کاندیدی ڕاستڕەوی توندڕە و بەڵێنیەوەی داوە کە بە سەرکەوتنی لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا باڵاپۆشی لە خانمانی موسڵمان قەدەغە دەکات و هاوشێوەی سەرپێچەکانی هاتوچۆ پێبژاردننی دەخاتە سەر. لۆپێن دەڵێت باڵاپۆشی هێمایە بۆ بیری ئیسلامی و دەرگای تونڕەوی لە کۆمەڵگەی فەڕەنسیدا دەکاتەوە. بۆ ئەوەی جیاکاری لە کۆمەڵگەی فەڕەنسیدا دروست نەبێت پێویستە قەدەغە بکرێت. هەرچەندە ئیمانوێل ماکرۆن سەرۆکۆماری ئێستا و سەرۆکی پارتی کۆماری بۆ پێشەوە و کاندیدی ڕکابەری لۆپێن نیاری ئەو بۆچوونەی لۆپینە لەبارەی باڵاپۆشی خانمانی موسڵمان و ڕایگەاندووە. پرسی باڵاپۆشی بەلای ئەوە گرنگ و مای هەستیاری و دڵەڕاوچێن نییە. بەڵام هەر ماکرۆن لە ماوەی سەرۆکاتی خۆیدا بڕیاری داخستنی چەندین ناوەندی ئیسلامی و قوتابخانە و مزگەوتی داوە و چەندین کۆمەڵە ئیسلامیشی قەدەغە کردووە. هاوکات لە ماوەی سەرۆکاتی ئیمانوێل ماکرۆندا دیارترین یاسا لە فەڕەنسا دەرچوێنرا بە ناوی جوداخوازی وەک ئاماژەیەک بۆ پرسی تێکەڵکردنی ئیسلام لە سیاسەتی فەڕەنسادا کە یاساکە بە مەترسیدار بۆ کۆمەڵگەی ئەڵمانی فەڕەنسا ناوی دەبات. لەبارەی بۆچوونی لۆپینیشەوە لە پرسی باڵاپۆشی و هێماینیەکانی دیکە ماکرۆن دەڵێت قەدەغەکردنی هێماینیەکان بەواتای قەدەغەکردنی دەستوری کۆی هێماینیەکانی یەهود و مەسیح و ئاینەکانی دیکە دێت و من لە وڵاتێکی لەو شێوەیەدا ناژیم. هەردوو کاندیدی هەڵبژاردننی سەرۆکاتی فەڕەنسا جیاواز لە بانگەشەی ئازادی لە ئەوروپا ئازادی لە موسڵمانانی وڵاتە زەو دەکەن و ڕێگە دەگرن لەوەی موسڵمانانی ئەو وڵاتە بە ئازادی هێما و بنەما بنەڕەتیەکانی ئیسلام پەیڕەو بکەن. ماکرۆن بە داخستنی ناوەند و مزگەوت و قوتابخانە ئیسلامیەکان و قەدەغەکردنی باڵاپۆشی لە ناوەندەکانی خوێندن و مارین لۆپینیش بە قەدەغەکردنی ئیسلام و هێما ئیسلامیەکان لە تەواوی فەڕەنسا. ئەمە لە کاتێکدا لە ساڵی 2004ەوە حکومەتی فەڕەنسا باڵاپۆشی حیجابی لە خانمانی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندندا قەدەغە کردووە و لە ساڵی 2010ەوە پەچە نیقاب لە شەقام و شوێنە گشتەکاندا قەدەغە کردووە. ئەوەش ناڕەزایەتی لە فەڕەنسا و لەلایەن ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤ لێکەوتووەتەوە. فەڕەنسا لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپا زۆرترین ژمارەی موسڵمان لەخۆ دەگرێت. 5 ملیۆن موسڵمان لە وڵاتە دەژین و لە سەدا 9 دانیشتوانی فەڕەنسا پێک دەهێنن.